بسم الله الرحمن الرحيم. تەواوی سوپاس و ستایش بۆ خوای گەورە، درود و سەڵات و سەلام لەسەر پەیامبەری ئەکرەممان مامۆستای مرۆڤایەتی پێشاومان محەممەد بێ. سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە ئەوەی بەڕێز بێ عەزیزانم. داوام لە خوایە کە باش نەبن بەڵکو زۆر باش بن. بەڕێزان زۆر سوپاسی ئامادەبوونتانەکەم. بەڕاستی شانەزی یەکەم کە ئەوەی بەڕێز ئەم کاتە گرنگ و پیرۆزەی خۆتانە دەن بە ئێمە لە وێبینارێکە بۆ ڕوونکردنەوەی بابەتێک لەسەر خولی چالاکردنەوەی مێشک. بەڕێزان و خۆشەویستانم، ئەمڕۆ چواردەی چوارە، ڕۆژێکە هەموو کورد یادێکاتەوە، هەموو ساڵێک یادێکاتەوە. ئەویش پرۆسەی بەدناوی ئەنفال، بە ناوی ئەنفالەوە دۆستێک ئەتەوەیەکی تر لە وڵاتێکە ئەژیت، دێت خوێن و ناموس و هەموو شتێکت حەڵاڵەکەت. ئەم پرۆسە پێما بێ هەمومان ئەیزانین و بەڕاستی زامێکی زۆر ناڕەحەتە و کەس و کارمان هەمومان بەش بە حاڵی خۆی تووشی ئەم ناڕەحەتی بووە. ئەوەی کە زۆر گرنگە ئێمەی کورد بەڕاستیەکەی لەم بابەتەی سفادەی لێ بکەین، ئەویش لە بیر نەچوونی ئەم بابەتەی. ئەم بابەتە عەزیزانم لە چواردەی چوارە کە ئێمە هەموو 10 ساڵ جارێک و 5 ساڵ جارێک و 20 ساڵ جارێک کۆمەڵکوژیە کرین و سەر بە ناوی دینمانە و سەر بە ناوی نەتەوە و سەر بە ناوی نازانم چیەوە. کێشەکە ئەوەیە کە بەڕاستی ئەم شتانە لە یادگەمانە نەمێنێتەوە و لە بیرمان بچێتەوە. بەڕاستی مێشکێکی باش، یادگێکی باش بۆ کورد بەعام زۆر پێویستە، لەوەی کە لێخۆش بوو بێت بەڵام لە بیرکار نبێت، لە بیر نەکات. ئێمە نابێ بەڕقەوە مامەڵە لەگەڵ خەڵکیا بکەین، بەڵام بەڕاستی ئەبێ حەزەریشکەین کە دەوروبەرمان چۆن لێمان ڕوان. بۆیە خوای گەورە مێشک و عەقڵی پێداوین بۆ ئەوی یان پێی بەرز بینەوە، خوا پەنامان بایان پێی نزم بینەوە. بێگومان خوێندکارێک و مامۆستایەکی ئاینی و پزیشکێک و دایک و باوکێک و گەنجێک و هەر کەسێک خوا بە پێی عەقڵی، بە پێی توانای یادەوەری محاسبەی ئەکا و نیعمەتی پێ ئەدا و یان محاسبەیەکە و لێ پێچینەوەی لێکات. بۆیە بەڕێزان و عەزیزانم، بابەتی مێشک و یادگە گرنگە، هەر کەسێ باسی بکە، هەر چۆنێک بێت، لە هەر کوێیەک بێت و ئەم بابەتە ئەبێت لە سەروی هەموو شتێکەوە بێت. چونکە ئەگەر بەڕاستی میلەتی کورد مێشکێکی باش و زانیاری و مەعریفەیەکی باڵای هەبێ، ئێمە دانانیشین بۆ شتە لاوەکیەکان بڕۆین. گرنگە بزانین هۆکاری ئەمە چیەکە، هەر ماوەیە جارێک نسکۆیەکمان تووشە بێتەوە لە ڕووی نەتەوەییەوە، لە ڕووی تاک و خێزانەوە، یعنی سات کێشەی لە بیرچوونەوە، کێشەی خراپبوونی مێشک، کێشەی فێر نەبوون بۆ بە شتێکی ینی لە حاڵەت دەرچووە بۆ بە دیاردە و زۆر بڵاو بۆتەوە. ئومێدوارم ئێوە بتوانین عەزیزانم لەم ئەکادیمیاوە و لەم خولەوە گۆڕانکاریەک لە تاکی کووردا بکەین لە خۆمانەوە و دواتر بۆ هەموو دۆستان و عەزیزان. و ئێوەش دووبارە سێبار زۆر بەخێراتن عەزیزانم. ئەگەر ئیزم بدەمە ناو بابەتەکەمەوە لە خزمەتی ئەوەی بەڕێزە ئومێدوارم وەکو ئاتە فەرمێت وەلا تەکونوا کالذین قالوا سمعنا وهم لا يسمعون. جا دوور بێ لە ئەوەی بەڕێز مەبەستم تەطبیقکردنی ئاەتەکەنی لە خۆمان، بەس وەرگرتنی سوودێکم مانایەک ئەڵێ وەکو ئەو کەسانە مەبن کە ئەڵێن بیستمان بەڵام نابیستن، یان چاوەنێکان هەیە نابینن، گوێیانێکان هەیە نابیستن. مرۆڤ بە پێی گرنگی خۆی ئیسفادە لە شتێکە کات و بەڕاستی تۆش کاتی خۆت و لا گرنگاکینا بۆ لەم کاتە ئامادە بوویتە، بۆ لەم کاتە ناچی شتێکی تر بکەی. دیارە ئەم بابەتە گرنگە بەلای تۆ، بەلای هەرێکێکمانەوە، بەلای خۆمەوە بەڕاستیەکەی پێش هەمووتان زۆر گرنگە و زۆرش ئەو بابەتەم خۆشەوێت. بەڕێزانم بابەتەکەمان لە خزمەتانە باسیەکەین، ئەویش ئەوەیە کە چۆن ببینە چۆن ئەبیتە خاوەنی مێشکێکی چالاک. بابەتێکی گرنگە، چۆن ئەبیتە خاوەنی مێشکێکی چالاک. عەزیزانم دەنگ و ڕەنگم باشە لە خزمەتانە؟ زۆر سوپاس، دەستان خۆش، سوپاسخانەکەم. ئیشەڵا ئەم وێبینارەتان بۆ تۆمارەکرێ بۆ شتاندا ئەمرێتەوە، جا ئیشەڵا لەگەڵمان بن. من عەتا شێخ عەلیم ئەم وێبینارەتان پێشکەشەکەم عەزیزانم.
3 ساڵە لە خزمەتی خولی چالاکردنەوەی مێشکە کەمین خول کە بە ئۆنلاین و بە ماوەیەکی درێژ لە کورسان دەستی پێ کردووە لە ئاوت ئەکادیمیەوە دەستمان پێ کردووە لەگەڵ بەڕێز مامۆستا ئاوت نووسڵڵا و ستافێک کە بەڕاستی ماندووبوونیان زۆر لە ئێمە زیاترە و هەوڵیان داوە پرۆسی فێربوون و مێشک و یادگە و بەها باڵا و معریفە ببەنە ئاستێکی باڵا ئینشاءڵڵا بە هاوکاری و دوعاکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست. خۆشەویستانم، چۆن ئەبێتە خاوەنی مێشکێکی چالاک؟ بابەتێکی گرنگە و هەستیارە بڕاستی بۆ هەرێکێکمان لە هەر تەمەنێکا بین. باشە، پرسیارێک چالاکبوونەوەی مێشک چییە؟ کەسێکە پرسیە ئەرە چالاکبوونەوەی مێشک چییە؟ منم ناوە زۆرە بیسم. بە کێ وتێت مێشکی چالاکە؟ کێیە؟ هەر کەسێک بەشداری خولەکە مێشکی چالاکە؟ هەر کەسێک مامۆسا بێت، تەڵەبە بێت، قورئان لەبەرکە، ئەی نووسەر بێت مێشکی چالاکە؟ ئەی کێ مێشکی چالاک نییە؟ پرسیارێکی گرنگە. ئایا یادگەی بەهێز و مێشکی چالاک یەک شتە؟ ئێوە بۆ سوێنی خۆتان بڵێن مێشکێکی چالاک چییە؟ یان بە کێ ئەوتری مێشکێکی چالاک؟ هەمووتان ڕای خۆتان پێ بخۆشە، بە وشەیەکیش بێ، بە ڕستەیەکیش بێت، بابەتەکە دەوڵەمەندکە بە وەکوڵێت جەوێک بێ هەمومان استفادەی لێکەین ئینشاءڵڵا. بۆچوونی ئێوە چییە؟ چالاکبوونەوەی مێشک چییە؟ مێشک چالاکی چییە؟ یا کێ مێشکی چالاک؟ ڕێزەکەڵێ مێشکێکی فراوان و تەرکیزێکی باش دەستە خۆش، کەسێک بە ئاسانیش لەبەرکە، وەرگرێکی زۆر باش دەستان خۆش، بە سۆڵای ئینگلیزیەکەم نووسنە بتوانین تۆمار بکەین و بهین نەویات دەستان خۆش میاخ. مێشکێک کە بە جوانی ئامانجەکانی دیاری بکات، بە کاتێکی کەم زانیاری زۆر وەرگرێ، ئەوەی توانایی بڕیاردانی باش بێت، ئەوەی هەموو ڕۆژێک بە دووبارە نەژین زانیاریەکان زۆر لەبیر بێتەوە، ئەوەی تەرکیزی باش بێت. کەسێک کەمترین بەشی مێشکی بەکاربێت دەستان خۆش بێخۆ. سپاس بەخوای گەورە، ئاستی معریفەیی لەم بابەتە زۆر بووە، دەستان خۆش بێ. مێشک وەک جەستە یادگە، وەک خەیاڵ دەتوانێت داهبێت چەندین هەنگاو. قسەکانتان خۆش بێخۆ. وەرگرتنی زانیاری بەبێ هیچ بەربەستێک، مێشکێک کە هەمیشە هەوڵی فێربوونی شتی نوێ بدات و بەردەوام بێ لە داهێنان و فێربوون. زۆر زۆر سپاس، زۆر سپاس بۆ بەشداریتان ئەزیزانم. یادی باش بێ لە بیرکردنەوەی باش بێت، بە خێرایی پەیوەندیەکان دروستکە لە نێوان زانیاریەکانی مێشکی، چالاکیەکی باش دەتوانێت جۆرە جۆرە. دەستەکانتان خۆش، زۆر زۆر سپاس ئازیزان. ئێوە ڕائەکانتان زۆر جوانن. اینجا ئیزم بدەن با منیش چەند قسەیەکمان لە خزمەتان لەسەر ئەم بابەت. خۆشەویستانم، چالاکبوونەوەی مێشک چییە؟ ئاماژەیە بەڕێزانم، ئاماژەیە بۆ ئەو پرۆسەی تەماشای وشەیە بکەن کەواتەڵێن پرۆسەیە، وەکوڵێ وشەیەک نییە، قسەیەک نییە، ئۆن و ئۆفێک نییە. زۆر کەس هەڵەیە ئەتۆ یەک شتم پێ بڵێ، یەک شتم پێ بڵێ چ مێشکم چالاکە، یادگەم بەهێز کاتەوە. نە، ئەبێ بزانی پرۆسەیە، پرۆسە کاتی ئەوێت، هەنگاوی ئەوێت، هەوڵدان و ڕاهێنانیشی ئەوێت. لە چیە لەم شتانێ؟ ئاماژەیە بۆ ئەو پرۆسەی کە تێیدا مێشک بە شێوەیەکی ڕێکوپێک و چڕپڕ کار دەکات. باشە؟ وەخانەکانی مێشک پەیوەندی باشتر و بەهێزتر دروستەکەن. کەواتە بێ خانەکان سەلامت بێ، پەیوەندیان باشتر و بەهێز بێت. کەواتە خانە زۆر گرنگە لە ڕووی فیزیکیەکەیەوە. و چالاکی عەقڵیەکان بە کارامەی زیاتر ئەنجام ئەدرێن. ئێمە مێشکمان هەیە، برینمان هەیە، وەچیمان هەیە؟ کارامەی عەقڵیەکان، ماینسێت، پارادایم، عەقڵیەت، بیرکردنەوە و ئەو توانانەی کە ئێستا باسیەکەین. کەواتە بەڕێزانم، چیمان پێویست؟ پرۆسەیە بە بیزانین، وانییە؟ پرۆسەیە، وشەیەک نییە، قسەیەک نییە، کتێبێک نییە بیخوێنیتەوە بڵێ وەڵا ئەوەم کابراوەتی دوو کەس هەیە لە هەموو دنیا لە تەفسیرە زۆر زۆر باشن، دانەیەکیان فڵانە عالمە و دووەمیشان پیا ئای بەباسی خۆی. مەسەلەن بڵێ وەڵا کاکە من لە یەک شتا تەواو من زۆر نە، پرۆسەیە. ئەبێ خانەکان سەلامت بێ، پەیوەندیان زۆر خێرا و باش بێ، و چالاکی عەقڵیەکان بە کارامەی زیاتر ئەنجام بدرێن. کاتە کارامەیەکانمان زیاتر بکرێت. باش، بەڕێزانم، خاوەنی ئەم تایبەتمەندیانە پێوتر کەسێکە کە مێشکی چالاک. قیچێک ئێستا با ئێمە لەمەوە بزانین، من کۆمەڵە تایبەتمەندی باسەکەم، من و تۆر دەکوان ئەزانین کە مێشکمان چالاکە یان چالاک نیە، یا کەمە یان زۆرە، یان لەمانە چالاک نیە لەوانە چالاک.
وایە یعنی بۆ نە خانوویەکمان هەیە بینایەکمان هەیە 20 ژووری تایە ئەکرێت لە 7 ژوورە چالاک نەبێ گڵۆپەکان خرا تێک چوو بێ دەچەند ئەوەکانی تریشە گڵۆپەکان ئیشکە باش ئازیزان باش چییە بەڕێزان لەگەڵما بن یەکەم ئەو کەسەی مشکی چالاکەی یەکەم ئەبێ یادگەی چالاک بێت میمۆری باشە سێکەم بەڕێزانم ئەبێ ئێمە جای بکەینەوە یادگە وە لەگەڵ پڕۆسەی مێشکە جیاوازە کەسی خاوەن مێشکی چالاک توانای باشی هەیە بۆچی بۆ هەڵگرتن و بەبیرهاتنەوەی زانیاری ئەمە یەکەم هەڵگرتن و بەبیرهاتنەوەی زانیاری ئەتوانێت ناوەکان بەروارەکان وە زانیاریە گرنگەکان بەبیر بێنێتەوە ئێمە ناتوانین هەموو زانیاریە بەبیر بێنینەوە من ناتوانم کتێبە بخوێنمە هەر هەمووی بە تەفاسیل بێن شتوانی وەڵا لە وێبینارەکە هینم کرد هەموو شتەکانم بەگری ئەمە ناکری باشە بۆ ئێمە واقعی بی یادەوەری کورتخایەن و درێژخایەنی بەهێزە و ئەتوانێت زانیاری نوێ زوو فێر بێت و بیپارێزێت بەڕێزانم دەشت باسەکەم ئەگەر کەسێکمان هەبێت یادگەی مێشکی وەکو ئەڵێ وەکو ئیمامی شافعی وابێ وەکو توانایەکی زۆر سەرسۆڕهێنەری هەبێت لە لەبەرکردن بە بیرهاتنەوەش قورئان لەبەرەکە فەرموودە لەبەرەکە لی تێ ئەگەیە زمان لەبەرەکات بەبیری دێتەوە ناوشە ئیپیسۆد لەبەرەکە عەرەبی هەموو ئەمانە پێوتت یادگەی چالاکە و بەهێزە ناوترێن مێشکی چالاکە یعنی ئەگەر دکتۆرێکمان هەبێت زۆر شت بەباشی لەبەرکە ناودێت دکتۆرێکی مێشکی چالاکە و دکتۆرێکی چالاکە یادگی بەهێزە تێگەن لێم کەواتە یەکەمین پرۆسە بێ یادگەی چالاک بێ یادگەی بەهێز بێت کە ئەمە نزمترینە با بزان بەڕێزانم یادگەی خێرا لە بەریکەوە بیر بێتەوە ئەمە نزمترین ئاستی عەقڵی و مێشکیە باش پرسیارێک یەکەم چی بوو یەکەم دانە چی بوو بەڕێزانم یەکەم چی بوو ئاسێر نەبێگە لە کۆمنت بنووسن دەستان خۆش زۆر باشە ماشاءالله یەکسەر یادگەی چاک دەستان خۆش بێ زۆر باشە دووەم ئازیزانم لەگەڵما بن سەرنجدان و چڕبوونەوەی باشە ئەتەنشن و فۆکەس سەرنجدان چڕبوونەوە و تەرکیز ئەم تەبعاً ئەم دوو شتە جیاوازن ئازیزانم سەرنج فراوانترە هەمە جۆرترە تەرکیز چڕە بێتە لەسەر شتێک ئێستا بۆ نمونە تۆ لە شوێنەکە ئەڕۆی ناو مەکتەبێکای توزانم ناو شەقامێکای دەنگی سیارە ئەبیسیت خەڵکە بینیت بۆن دێبەلوتە دەنگی شتی ترە بیسیت خەڵک ڕنگ هەموو شتێک ئەمانە ئەکرێ سەرنج لە زۆر شت بدات ئینسانێک ئەتوانێت سەرنج لە زۆر شت بدات باشە بەڵام تەرکیز ئەوەیە کە لەسەر شتێک بە باشی ئەمێنێتەوە جا مرۆڤێک سەرنجی باشتر بێت سەرنجی زۆر باشە زوو ئاگای لە شتەکانێتی کەمتر جاری وایە ئەپەشۆکێت هەلو دەرفەت باشترە بینێت ئاگایی زیاترە خاوەنی مێشکی چالاک توانای سەرنجدانی چڕوپڕی هەیە بۆ ماوەیەکی درێژ باشە یعنی زۆر خۆی لە ئاگایی هێڵێتەوە سەرنجیش زۆرەدات هەیە زوو خەیاڵی ئەڕات ئەو کەسە ئەتوانێت بۆ ماوەیەکی باش لەسەر کارێک سەرنجی خۆی قوفڵ بکات بەبێ ئەوەی زوو بێتاقەت بێت یان بیری بەلاشتی ترا بڕە ئێستا بۆ نمونە کەسێک خەریکی ئەم وێبینارەیە دوو قسەکە و سێم قسەکە ڕێک مۆبایلەکەی وا لێەکە ئەڕۆتە ئەم لە ئەم کەسە بەڕاستی مێشکی ناتوانین بڵێ مێشکی چالاکە تێگەن هەروەها دەتوانێت بە ئاسانی سەرنجی خۆی لە بابەتێک و بابەتێکی تر بگواسێتەوە کاتێک پێویستەکات یعنی بۆ نمونە کەسێک کە مێشکی باشە و کەسێک کە ئیرادەی باشە ئەزانێت کە ئەم مۆبایلەی نییە ئەڵێ باشەوە وەستانم بەسم بۆ دانەیەکی تر ئیشێکی گرنگەکە ئەمە ڕێک چیەکە تۆ پرۆسی ئیرادە و پرۆسی چالاکبوونی مێشکیشت دەست پێکات توانێت سەرنجدان توانێت چڕبوونەوەی باش تۆ لە چیا چڕبووی چا ئینسانی وامان هەیە سەرنجی بەس لە سەرشتی سلبیە ئەوەم خراپ بوو ئەوەم باش نییە ئەوێم جوان نییە لەوە غەڵەتم کرد لەوە باش نەبوو ژیان لەوە خراپە لەوە توانای سەرنجدانی باشە لە شتی خراپە تێگەن
ئەو زۆر گرنگە. یعنی ئەگەر ئینسانێکمانە بێ ئەم سەرنجدانەی باشکە بۆ شتێک کە پێویستە و باشە ڕێک ئینسانێکی باشە بێت تەلەبەیە دایک و باوکە شتێکی تر دو جاری وە هەیە بەدەست مناڵێکی خۆتەوە گیرەکە بەدەست خوشک و برایەکەەوە بەدەست بابەتێکەوە ئەتەوەی فێری بیت وەرە سەرنجی ڕێک لەسەر ئەمە کەسی شتێکی باشتی تیا بدۆزەرەوە ئەگۆڕیت کاتە پرۆسەیەکی گشتگیرە بۆ هەموو ژیان وە کاتێک بۆ نمونە کەسێک قورئان لەبەرەکە عەفو کە قورئان لەبەرەکە بەڕێزانم بۆ نمونەم کەسە لاپەڕەیەک لەبەرەکات لاپەڕێک بۆ منە 136 باشە حەوت وشە دە وشەی لەبیر بچێتەوە دنیا کاول بوونە لە 140 وشە بۆ سەرنجە خێسەر تەنها ئەوە وەکو سیلبی ئەتوانین سەرنج خێسەر ئەو دە وشە چاکی کەیتەوە بەس نەک بڵێ وەڵام من مێشکم زۆر خراپێکسەر لەبیر مەچێتەوە ئەمە عەقڵیەتە ئەمە مێشکێکی چالاک بیرکردنەوەشی جوان و چاکە باشە بەڕێزانم خێرایی بیرکردنەوە بەڕێزانم پرۆسێسی زانیاری خێرایە ئەو کەسانی کە مێشکیان چالاکە کەسێک کە مێشکی چالاکە توانای خێرایی لە بیرکردنەوەدا هەیە دەتوانێت بە خێرایی زانیاری نوێ پرۆسێس بات زانیاری نوێ زۆر دێت زۆر هەیە توانای هەیە ئینسانی وایە تەحمولی شتی نوێ ناکە خۆی وە چکە مێشکی چالاک نی دێگەن لێم ئەمە یەکێکە لە شتانەکە تۆ هەڵ بدەی بیرکردنەوەی نوێ مێشک تیژە بێتەوە وەری بگری مێشک چالاکە بێتەوە و چارەسەری کێشەکان زووتر ئەدۆزێتەوە پرۆسێسێکە بەدوای ئاگەڕێت و پەیوەندی نێوان بابەتە جیاوازەکان ببینێت پەیوەندیان نەبینێت ئەڵێ ئەمە هەیە ئەوە هەیە دوانە دژنین ئەی دۆزێتەوە تێگەن بڕیارەکانی زووتر ئەدات و کاردانەوەی خێراتر نیشانەدات بە دروستی باشم سێم چی بوو بەڕێزانم کێزانە سێم چی بوو ماشاءالله دەستەکانتان خۆش زۆر زۆر جوان هەر بژین دەستان خۆش بێخواک ئازیزانم گرنگە کەسێک کە مێشکی چالاکە توانای خێرایی لە بیرکردنەوەدا هەیە یان خێرایە کاتەوە دەتوانێت بە خێرایی زانیاری نوێ پرۆسێس بکات چارەسەری کێشەکان زووتر بدۆزێتەوە پەیوەندی نێوان بابەتە جیاوازەکان ببینێت بڕیارەکانی زووتر زۆر گرنگە ئەم شتانە دەستەکانتان خۆش بێ زۆر خۆشحاڵم کە لەگەڵمان ئەی دووەم چی بوو ماشاءالله زۆر خێران لە نووسینش دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵم ئافرم سەرنجدان و چڕبوونەوەی بەهێز دەستان خۆش بێخوا سەیکن عەزیزانم سەرنجدان و چڕبوونەوەی باش خاوەن مێشکی چالاک توانین سەرنجدانی چڕوپڕی ماوەیەکی باشەیە بەسەر شتێک لا إله إلا الله زۆر باش عەزیزانم ئەو کەسی مێشکی چالاکەم تایبەتمەندیانەی هەیە چوارەم توانای چارەسەرکردنی کێشە پرۆبلێم سۆڵڤین مێشکی چالاک بەردەوام لە دۆزینەوەی ڕێگە چارەی نوێ و داهێنەرانەیە بۆ کێشەکان مەسەلەن بەڕێزانم تۆ فیزیا بیرکاریە خوێنی ئەلمی فەلەکە خوێنی کێشەی خێزانی هەیە گرەیەکە ناکرێتەوە هەرچیەکەی دۆڵابەکەی نازانم نابەسرێ ئەم ئینسان هەوڵە چارەسەری بۆ ئەم کێشە بدۆزێتەوە باشە ڕێگای نوێ تاقیە کاتەوە بڵە ڕێگەی هەیە ئەم کۆدەیە ئەم دەرگایە بڕە کلیلی هەیە بێ کلیلەکە بدۆزمەوە ئەم کلیلە نە ئەمەکەی تر بیرەکاتەوە تێگەن لێم بۆ یەکێک لەو شتانی کە مێشک باشەکات ئەو یاریانەیە کە مەسەڵەن ئەپ هەیە کۆمەڵک ئەپ هەیە مێشک باشترەکە خێوەک و سۆدۆکۆ و کۆمەڵ یارە ذهنیەکە خاوەنی مێشکی چالاک دەتوانێت لە کێشەکان لە چەندین گۆشە نیگا ببینێت لە یەک شوێنە نایبینێت قوت لێرە ئەم لە بیری لێک لە چەند شوێنێکەوە هەیە تێگەن لێم ئەمە توانای ڕاهێنانی لەسەرکەیت لە بری ئەوەی تەنها یەک ڕێگە چارە ببینێ بڵێ من خراپم یان باش ئۆن ئۆف 100 ڕەش سپی بەجاتی یەک ڕێگە چارە یەک شت ئەمپەر ئۆپەر ئەتوانێت چەندین بژاردە ببینێت و باشترینیان هەڵبژێرێت
سهي الله الناجحون لديهم الحل لكل المشكلة. سەرکەوتووەکان کاکە سەرکەوتوو خۆ من خۆ کابراوتی تۆ دەجالین ناوچاو نووسرابەکان کەس لە ناوچەی نەنووسراوە سەرکەوتوو شکست خوارد و خراپ باش خەمبار دڵخۆش شتێکە خۆ دروستێکی الناجحون لديهم الحل لكل المشكلة. سەرکەوتووەکان چارەسەریان پێ بوو هەموو کێشەیەک. کاکە کێشە زۆر ئەوانی هەموو ژیانمان کێشەیە هەر هەڵەسی ئاوەکە هەیە نییە گەرم سار چۆن تێکەڵکی سابوون نوێژەکە مرۆڤ بەردەوام لە ئەمایە ئەمانە ئەڵێ کەسە سەرکەوتووەکان چارەسەریان پێ بوو هەموو کێشەیەک. والفاشلون کەسە فاشلەکان لديهم المشكلة لكل الحل کێشەیان پێ بوو هەموو چارەسەریەک هەر چارەسەر بە وەڵا ڕاستەکەی بەس مەقەتوانی وەڵا وایە بەڵام من خێزانەکەم وەڵا ڕاستەکەی بەڵام کارەبام وەڵا وایە وەڵ ئیتر لەم لە دەشێنەوەی بڕە و یانزەمێ دووسێتەوە ڕاک. عەزیزانم ئەم عەقڵیەتە زۆر گرنگە بۆ ئەوی مێشکێکی باش هەبێت لە ژیانە بۆ من بۆ تۆ بۆ هەر کەسێکمان ئیتر بۆ گلەی بکەین یعنی هەیە بەردەوام ژیانی لە گلەیە کاکە تۆش مرۆڤی تۆش خاوەن ئیرادەیت خوا عەقڵی پێداوین خۆ مەرجێ عەقڵی من پێرفێکتێ بەڵام هەوڵە لەم باشتری بکەم باشە کەواتە توانای چارەسەرکردنی کێشە چوارەم چی بوو؟ ماشەڵڵاتان هەوێ زۆر دەستەکانتان خۆش زۆر خۆشحاڵم کە ئەوە چالاکەن زۆر سوپاس عەزیزان. چوارەم چی بوو؟ من توانای چارەسەرکردنی کێشە. ئەی پێنجەم بەڕێزانم فێربوونی خێرا. عەزیزانم rapid learning کەسێک کە مێشکی چالاکە توانای فێربوونی بابەتی نوێی هەیە بە شێوەیەکی خێراتر هەرەوەنێ لەبەری بکە فێربوون ڕۆسێکی جیاوازە لە لەبەرکردن و وەرگرتن بەڵام بۆ فێربوون ئەبێ وەرگریکی باش بێ ئەو کەسە هەموو ئەوانەی کەوتیان بەڵێ ئەو کەسە ئەتوانێت چەمکەکانی خێراتر تێبگات هی بابەتێ پەیوەندی نێوان زانیاری نوێیەکان و کۆنەکان ببینێت و زانیاری نوێ سووتر بەکاربێنێت ئەڵێن بابەتەم وەرگرتووە مۆزوعێکی تریش هەبووە ئەم پەیوەندیەکان نەبینێت باشە باشترش بەکاری بێنم ئەمە مێشکە چالاک بوویەوە یەکێک لەو کارامەیانی زیادەکە ئەوەیە کە فێربوونی خێرایە عەزیزانم کەمە چەنەها تەکنیک و پرۆسە بابەتی خۆی هەیە. پێنجەم نەرمی عەقڵی بەڕێزانم کەسانی کە مێشکیان چالاکە عەقڵیان نەرمە چی مەبەستمان چیە لەمە خاوەنی مێشکی چالاک توانای گۆڕینی بیرکردنەوەی هەیە کاتێک زانیاری نوێ وەرەگرێت بەڕێزانم پرۆسە زۆر گرنگە ئێستا ئێمە لە سەردەمێکی جیاوازین 2025 بەخوا لە سەردەمی ئێمە ئەم مۆبایل شتە هەر نەبوو تەلەبە وەهای نەئەکرد تاوەڕاستی چی هیوانی مەبەستی چییە گۆڕا ئەمە میزان ئەچانە معقولێتەوە وەکو 2019 بیکەیتەوە بەردەوامەوە ئەپدەیتەوە بۆ بێ توانای گۆڕنی بیرکردنەوە زۆر گرنگە معقول نییە تۆ ئوسلوبی دەعوە هەر وەکوەوە بێ بڵێ 700 ساڵ پێش بوو ڕەنگە کەسێک لەو سەردەما بەس ئەم سەردەمە زۆر جیاوازە ئوسلوبی دەعوە مرۆڤەکان تێگەشتنیان کێشەکانیان حەزەکانیان پێویستیەکانیان زەواج خوێندن شار هەشەر جیاوازە نووسین هەموو شتێک جیاوازە هەنی ئینسان هەیە لە مێژووە ئێمە ئیمپراتۆرەتی ما 4000 ساڵ پێش بووین ماشەڵڵا دەوڵەت ئیمپراتۆر ئەرە کورد بوو لە مێژووە جێماوە ئەرە بۆ خەڵکێک هەیە لە سەلاحەدین بەملاوە ناتوتە ئەملاوە ئەرێ بۆ هەیە دەوڵەتی نازان چیەکان نەماوەتەوە هەر بۆ خاوەنی بیرکردنەوەی ڕقەوە نیە یعنی ڕق بوو بێ وەش ئەمە بەخوا تەواو وانتە وایە وانی بابە بەڵکو ئەتوانێت خۆی لەگەڵ دۆخە نوێیەکان بگونجێنێت و پەیڕەوی لە استراتیژی نوێ بکات ئەمەش واکات کە کەمتر پابەند بێ بە بیرکردنەوەی کۆن و زیاتر کراوە بێت بۆ بیرۆکەی نوێ هی ئینسانی وا هەیە خانوەکەیان بگۆڕێ بەخوا منم دراوسیانە بە هیچ شەک نایدەمە بەخوا بەگەوانیە دراوسێ و باش و نستی ئەو مەکتەبە ئەو شارە نەگۆڕی و توانە ئەو خۆن بە بچی و خۆنانی
ئینسانی وهەیە لە هەموو دۆخێکە ترسێ لە هەموو بابەتێکە ترسێ ئەو تەقبوڵی ناکە نەرمی مێشک نییە ئەمە هەر کەسی وایە تۆ بێ ئەم بگۆڕی کاتە شەشەم چی بوو عزیزانم دەسەکانتان خۆش بێخۆ زۆر زۆر جوانە ئەمانە ئیسفادەی لێکن بەڕێزانم باوەڕکە زۆر زانی زۆر زۆر گرنگە جار وایە قسەیەک لە خوێندنێکە لە شتێکە زۆر زۆر ئیسفادەی لێەکەی بەرگری لە گۆڕانکاریەکانی تەمەن هەمومان بەڕێزانم کە کەسێک بەتابەت لە دوای سەیکن بەڕێزان بە ئەم شتە بیزان مرۆڤ تاوەکو تەمەنی 40 ساڵی حتى إذا بلغ 40 سنة قال أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي مرۆڤ تا 40 ساڵی هەوڵی ینی بەرەو کەماڵی گەنجی ئەڕات کە گەشتە 40 کامڵە ڕێک لە قورئانە تۆ خوایە یارمەتیم بدە ئیتر من شکری ئەو نیعمەتانە بکەم بەسەر خۆ دایک و باوک کاتی شکرە کاتی چینەوەی بەرهەمە لە 40 بۆ 60 بەرهەمی زێڕینی هەرێکە بکەن لەو گلەوتەمانە هەیە بەڕێزانم کاتە لە 40 بۆ 60 لە دوای 60 دا ئەبەزێت نەک خەڵک من تازە کەشتمە 30 ساڵ 35 ساڵ تازە تەوا وەڵی نیزان لە چلەوە دەست پێەکە باشە بەڵام کەسێک کە چالاکە بەرگری زیاتری هەیە بەرامبەر بە کاریگەریە نەرینیەکانی تەمەن باشترە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی عەقڵیەوە بەردەوام نیە بێتەوە ها کەسێک نووسەرە کەسێک عالمە کەسێک خوێنەرە لەگەڵ هەموو تەمەنێکە لەگەڵ هەموو سەردەمێکاڵی وەک لە پێش ئەوانەوەی وایە تەنانەت لە تەمەنی پیریشە ئەو کەسانی مێشکیان چالاکاتوان توانای یادگا سەرنجدان بیرکردنەوەیان بپارێزن عالمی وا بین تەمەنی 83 ساڵ فێری قیرەعاتە بێت فێری هونەری نوێ ئەبێت فێری زمانی نوێ ئەبێت خەڵکی وا لای دانیشتووە کابرا تەمەنی سەرێکی 37 ساڵە دکتۆرای هێچی هەیە مناقەشەی پێ ناکرێ مەش تەمەنی 89 ساڵ ئەسڵن ئەم لێ فێرە بێت لە علمی لە حکمەتی لە ئەزموونی لە هەموو شتێکی ئینسانێکی مەشکی چالاک ئەوەیە عەزیزان کەسی مەشکی چالاک وشیاری بەرزی هەیە های ئەوەرنس کەسێکە مەشکی چالاکە بەڕێزان وشیاری زیاتری هەیە بەرامبەر بە ژینگەی خۆی کاکە تۆ بێ بزانی لاپورداژی هەنێ ئینسانمان هەیە خۆی بە مستەقەڵ غەزانێ بەڵام بە ئەمریکیانە بیرەکاتەوە بە خەلیجیانە بیرەکاتەوە بابەی گیان نە دینی تۆ نە کولتوری تۆ وەکو یابانیەکە وەکو ئەندەنۆسیەکە وەکو تایوانیەکە و کەنەدیەکە وەکو کۆیتیەکە وەکو قەتەری وەکوانە نییە بۆ ناتەوێت لەگەڵ ئەم ژینگا بژیت کێشەی ئەم سەردەمە ئەوەیە من لە ماڵەکەی خۆمان دانیشتمە کارەبا ئاو مەعاش و ژیان ویچم نییە ئەڵی هینێکم ئەڵی لە ئیتالیا خەون و خولیاکان وەکو ملیۆنەرێکی واشنگتۆنی بیرەکەمەوە مشکلەی ئینسان دا ببڕێ مشکلەکە چییە؟ مشکلەکە ئەوەیە یاڵە کاتێکەکە مۆبایل ئەدەدی دەستی مناڵەکەتەوە ینی بۆ نمونە مناڵێکی خوار 30 ساڵ ئەوە دنیا جیهان ناخیتە بەردەسی بەڵکو ئەو ئەخیتە بەردەم جیهان ئیتر دنیا تەحەکومی پێوەکات مشکلەیە کاتێ مۆبایل ماڵە وەڵا لە مۆبایل بچۆکمە هەموو دنیازان نەخێر تۆ چوویتە بەردەم هەموو دنیا و جیهان تەحەکوم و پێوەکات تێو نەتەوێت باشە وشاری زیاتری بەرامبەر بە ژینگەی خۆی هەستەکانی خۆی پێویستیەکانی ئازیزانم بەڕێزانم ئازیزانم ئێستا بۆ نە پێویستیەکانی ئێمە بۆ نمونە پایەکانی ئیسلام چەندانە 5 دانەیە پایەکانی چەند نوێژی فەرزمان هەیە 5 وتی تۆ ژمارە حەوت مەسەڵەن حەوت قاڕەمان هەیە ژمارە حەوتە ماسۆنی و پستمانە نی بەس 5 نوێژی فەرزمان هەیە پایەکانی ئەوەیە دەروونناسان ئەڵێن هەنێک دەروونناسان ئەڵێن پایە دەرونیەکان 5 دانەیە یعنی کەسێک نەزانێت دەروون 5 پایە هەیە 5 پێویستی هەیە یعنی بەیەکێک لەمانە نایکات
زیاد کا کێشەیە کەم کات کێشەیە. پێویستە دەرونیەکان پێنجە. باسی ئەوە ناکەم وەڵا پێویستەکانی مرۆڤ خەو و خواردن و توانای حەزی ئارەزوی جنسی و جلوبەرگ و خەو و ئەمە هەمووی لاشەی پێویست ئەی دەرونی ماقول نییە ئەمە نازانین پێویستە دەرونیەکانم چییە. یەکێک لەمانە کێشم تیابەیە چییە چیم لێ دێ چی گرفتی دەرونیە مێشکم ناچالاکە مێشکم ئاڵۆزە حەلی شت ناکات. کەسێک وشیاری بەرزی هەبێ مشکی چالاک بێ شتا نەزانی. جاری وایسە تۆ مەسەڵەن پرسیار ڕەنگە لە من گوڵم کەسێکی ڕاهێنەرم ئەری باشە کاکەەوە پێویستی نەکان وەڵای کۆڵە پێویستی هەیە بەس نازانم چی ناکرێ بەڕێزانم ئێقەی چێکاگەر نەمزانی مرۆڤ فێر بێ. مشکلەکە ئەوەیە وەڵا من ئەیزانم نایزانم لەبەرکردنم زۆر باشە بوخاری مسلم لەبەرە بەس نازانم دەرونی چ پێویستێکی هەیە. ئەو کەسە توانێت بەوردی سەرنج بداتەوە وردەکاریەکان گۆڕانکاریەکان لە ژینگەکەی ببینێت و باشتر لە دەوروبەری تێبگات. وشاری بەرز. باش ئازیزان پرسیارەکەمان ئەوەیە ئازیزان ئەرێ من پرسیارێکم کەوتم پێویستە دەرونیەکان چەندانە بوون؟ پێویستی ئەڵێم زیاد و کەم نە پێویست. دەستان خۆش بێ خەو زۆر گرنگە زۆر جوانە هەر بژین کەواتە لەگەڵمان کەواتە وشاریتان بەرزە سەرستە دەستان خۆش بێ خۆ زۆر ساگەتیسان. کۆتا هەمین دەشت ئازیزانم داهێنان و خەیاڵی بەهێزیان هەیە کەسانە داهێنان و خەیاڵی بەهێزیان هەیە باشە کەسە کە مشکی چالاکە توانای خەیاڵکردن و داهێنانی بەهێزی هەیە ئەو کەسە ئەتوانێت بیرۆکەی نوێ دروست بکات پەیوەندی نێوان شتە ناپەیوەندیدارەکان ببینن بڕشتێ پەیوەندی پێکۆنی ئەمە هەوڵە پەیوەندی بۆ دروستکات تێگەن مەسەڵەن شووتی پلایس هەوڵا بزانێ شووتی پلایس شتێک ئەم لە ئەی دۆزێتەوە وانی و ڕێگەی نەئاسایی بۆ چارەسەرکردنی کێشەکان دۆزێتەوە بۆ نمونەش کە شتێک خەریکی فێری ئەبێ قورسە لەسەری ناڵێک کرێ دەلایەوە من ناتوان هەوڵدا چی بکە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە. باش ئازیزانم ئەمە زۆر گرنگ بوو ئەم شتانەکە بیزان بۆی کە بڵای مرۆڤ چۆن توانێت مشکی خۆی چالاک ئەتوانین لەم شتانە بەڕاستی سەرنجدا و ئاگای لێ بێت بۆ ئەوی مشکی چالاک بێتەوە بۆ ئەوی مشک سەلامەت بێت پێشەم شتێک پێشەوەی چالاک بێ ئەگەر مشک سەلامەت و باش بوو چکە خوای گەورە فەرمووێت لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم ناوازەترین شێوەدا ڕێژاوە ناڵێ ئەجمەلی تەقین جوانترین شێوە هەموو کەسێک خوای گەورە بە جوانی دروستی کردو جوانی ڕێژەیی بەڵام خوا لەسەر دروستکردنی بەندەکەی خۆی لەڵێ ناوازەترین شێوە چی بکەین بەڕێزان خەو باشترکە ئینسان کە خەوی باشتر بوو دەرونیان بیرکردنەوەی هەموو ئەمانی باشتر بێتەوە ئەو شەربەت و چای سروشتی بخۆرەوە لە جیاتی ئەوەی شەکر و چاڕۆژی چوارچاڵێ بەخوام چاینەوە نەشمەتەقی چای سەوز بخۆرەوە چای گوڵە بەیبوون بخۆرەوە چای ڕۆزماری چای گوڵە هێرۆ مەسەن گوڵە هێرۆ بۆ کۆکە وڵامەتەمان زۆر باشتر چای سەوز مشک ڕفرێشە کاتەوە زیاتر لەگەڵ هەنگیونە تێکەڵی کە تۆزێک زەنجەفیری تێ بکە ئەمە زۆر یارمەتی دەرتەبێت چاوری ئۆمیگا 3 و 6 ئەمانە بەکاربێن ئازیزان 160 مێشک لە چاوری پێک دێت تۆ مێشکە چاوری باش بەکارهێنی هەتا بەیانی بڵێ من ڕاهێنەرم هەتا بەیانی بڵێ وەڵام من نووسەرڤانم هەتا بەیانی بەونی ئازیزان چاوریەکە زۆر گرنگە و ڕۆنە زۆر گرنگ خەڵکێ دەبێکی ڕۆنەزاری هزار نەری پێدا لە بنی دنیا تۆ بازار نەردەسەکە خۆش شتیا چۆنە کیلۆی برنج هەیە 1900 ئەمە لاف جیاوازی هەیە ئیلا ئەم مێشکی ئەم دوو کەسە جیاواز پێویستی بە دەوڵەمەنی ئەوە نییە پەیوەندی بەوەیە تۆ بە گرنگی چی هەڵەبژێریت بەهای تۆ لە کامایە با ڕۆژی سێجا برنج نەخۆی دوو ڕۆژجارێ برنج خۆی بەس برنجێکی زۆر باش بخۆی وانە خۆراک بەڕێزان مرۆڤ تاوەکو خۆراکەکانی تەندروست بێەوە کەم بێت سەوزەڵاتی زیاتر بێت میوەی سروشتی زیاتر بێت و هەروەها شەکر و ئەو خواردنە خراپانە واز لێ بێنێت ئەوە مێشکی زۆر باشتر و چالاکترە بێ بەڕێزانم چارەسەرکردنی کێشەی زۆرترە بێتەوە خۆراک لە باو باپیرانمانەوە 1000 ساڵ بڕۆ پێشەوە 10,000 ساڵ بڕۆ پێشەوە
جاری وا بۆ 2-3 ڕۆژارێنان نەخواردووە، دواتر هاتوونەتە ڕۆژی تەنها 2 جارێن 1 جارانیان خواردووە، ئێستا ڕۆژی 5-6 جار نانەخورێت، کەواتە تۆ نایەڵی مێشک تەبەقەی ژەهر و چەوری و کاربۆیدراتی زۆر کۆبووتەوە، کەڵەکە بووە ئیتر ئەبێن نیزامی کیتۆ و نیزامی فلان و نیزامی فلان هزار نیزام بۆ دائنێن بۆی هەزارشتی ترە پێ بفرۆشن، هزار نەخۆشی ترە دروستکەن، هزار دەرمانی تر بۆ چاکە هزار لەبەرە تۆ زۆر زۆر نەخۆشکەوی مشکیلەیە دەی خۆ کەمتر خواردن کەمتر کەرەوە خراپ واز لێ بێنە باش تاڵ خەمۆکی و دڵتەنگی واکات مشکی چالاک نەبێ بەڕێزان هەیە خەمەکی دڵتەنگی ستۆریەکانی و پۆستەکانی خوێندنەوەکانی بۆ بە شیعایەک بۆ بە شتێک شانەزی پێەکە کردێ شتێک کە گرنگی پێدن با من خەمۆک بم دڵتەنگ بم نەخێر بەڕێزانم خوای گەورە فەرمێت وەلا تەهینوا وەلا تەحزەنوا ئەی ئیمانداران کاتێکی شکستێنی لە شەڕای لە ئیمتیحانای لە کێشەیەکای دڵشکاو مەبە و دڵتەنگ مەبە دڵتەنگ مەبە هەڵێن مەیبە وأنتم الأعلون إن كنتم مؤمنين ئێوە لە بەرزەکان نەگەر بە خۆتان بزان چەند ڕۆژێکە بە عیزەتەوە بەسەری بەر هەڵ بە ممارەسەی دڵخۆشی بکە ژیان باشتر کە جوانتر ببینە تۆ لە ناو پەی جوینەکانت خەڵکی ڕەش بین و دەور و بەرەکە هەر کارەسات ڕۆتی ئەکات خەمۆکی سێ نیشانەی هەیە سێگۆشەی خەمۆکی سێشتە کەمی ویست کەمی چێژ کەمی گرنگی پێدان هەر کەسێک 2-3 هەفتە بەرەوسەرەوە بڕوا ویستی نەما شت بەدەست بێنە بەلایە گرنگێت داکی وایە تاقەتی مناڵەکەی بەخێوکە تاقەت کەسی وا هەیە نە تاقەت جدت بەرکشیانەی چینی کەمی ویست کەمی چێژ نە لە یاریکردن نە لە عیبادەت نە لە ناخواردن نە لە ئیشکردن چێژ نابینی کەمی گرنگی پێدان هیچ گرنگی بە دەوروبەر بەخۆی شتێ بەلایەوە گرنگ نی هەر کەسە 2-3 هەفتەیە لەم بەرەوسەرەوە بوو با سەردانی چارەکارێکی دەرونی بکە بە ئاگای لە خۆی بێ با خەوی با وەرزشکردنی با خواردنی ئەمانە مەزبوط کات چکە بە مێشکی چالاک دێتەوە وەرزش و ڕاهێنان هەردوو جۆرەک وەرزشی مێشکی ڕاهێنانی مێشک و ڕاهێنانی لاشە ئەمە زۆر گرنگە بۆ نمونەوەکو تەرکیز وەکو ئەوەی کە تەنانەت وا بکات کە ئەوەنە مێشکی نەپسڕێت لە شتی جۆرا جۆر و ڕۆژانە بتوانێت 5 خولەک بێت 2 خولەک بێ 7 بێت 10 بێت 15 25 بێت جوڵەیەک بکات ئەو جوڵەکردانە مێشک سوڕی خوێن بۆ مێشک چالاکەکە ژەهرەکانە کات دەرەوە ئەمە زۆر گرنگە سیسان فێربوون لە بەرکردنی قورئان زمان خۆشەویستانم مێشک چی بڵێ قال مرة چی بڵێ فبما أنعمت علي فبما أنعمت عليه چی ئەم قسە بڵێ بە عەرەبی چی بە ئەو بڵێ چی ئینگلیزی بڵێ مێشک هیچ شتێک وشە وەرناگرێت وشەوەکو خۆی وەرناگرێت ینی بۆ تۆ هەر شتێکەڵێ ئاەتی قورئان هەر شتێک لەبەرەکی مێشک شێوە وەرەگرێت کۆد وەرئەگرێت ئەمە شێوەیەک ئەمە کۆدێکە وەدانێکی درە باشە ئەم کۆدانە شێوەکەی ئەناسێتەوە دواتر بەبیری دێتەوە لەگەڵ کۆدێکی ترە تەعاملەکە هەمووی کۆدە مێشک هەمووی کۆدە کۆمپیوتەر و بەرنامە هەموو شتێک کۆدە کاتە تۆ قورئان لەبەرکەیت یان زمانی یابانی فێربیت یان زمانی عەرەبی یان هەشتێکی تر مێشک تا زۆرتر شت فێربی زۆرتر چالاکە بێتەوە زۆرتر دەوڵەمەندە بێتەوە لە زۆر فێربوونە زۆر کۆد شێوە ئەگۆڕێت و پڕ ئەبێتەوە بۆ نمونەمە ئێستا ئەزیزانم ئێمە ئەم دوو شتەمان هەیە باران ئەبارێت کورە پارە ئەکەوێتە خوارەوە کامیان زۆرتر ئەگرێ بێگومان ئەمیان زۆرتر ئەگرێ بۆ ئەم دەفرە زۆرتر ئەگرێ ئەم دەفرە فراوانتر زۆرتریشی تیا هەیە ئەمە کەمتر ئەگرێت مێشکی وا هەیە ئاوا فراوانە کردوێتەوە زۆری گرتووە بۆ زۆریشە بەخشێت زۆریش بەدەسێنێت وایە هەیە دەفرەکەی بچووک یەک بابەت یەک شت لە ژیانی ئازانی یەک مەوزوع یەک علمی کچووکە زان علمێکی دینی تۆزە خوێندنی مەکتەب تۆزێک لەم بەشیت هەڵنادەشتی جۆرا جۆر فێر بێت هەڵنادەشت وەرگێت کەواتە زیزانم لەڕووی علمیەوە هەتا ئینسان زیاتر فێر بێت مێشکی زیاتر چالاکە بێتەوە هەتا زۆرتر شت لەبەر کات مێشکی چالاکە بێتەوە تاوەکو مرۆڤێک تێکەڵی کۆمەڵایەتی بێت ئەوە چیە بێت ئەوە بەڕاستیەکەی
مێشکی باشتر کارەکات، مێشکی چارەسەری کێشە زۆرترن نەکات. ئێمە زیاتر لەگەڵ جاری وایە ئامێرەکانە مەسەڵەن تێکەڵە بین، ئامێری ئەلکترۆنی و سۆشیاڵ میدیا و شتان. تاقیکردنەوە شتی نوێ، زۆر شتی نوێ تاقیکەرەوە، زۆر بگۆڕە، زۆر کاری نوێ هی 22 ساڵە لێ ئیشەکە کاکەس ئیش زۆر بگۆڕە، ڕەنگە بەرەکەتکە و خێر و بێری تۆ لە ئیشێکی ترابێت، لە مۆزوعێکی ترابێت، لە شتێکی نوێ فێربی، جۆرێک علمی نوێ، خەیاتیەکی نوێ، مۆبایل کورە شت تاقیکردنەوە نەشت چارەکتر لەبێتەوە. ئەم شێوازە هەناسەدانەتان پێ ئەڵێم و لەگەڵ ڕاهێنانێکە زۆر زۆستی لێبی تاتە لەبەی دوانزە کورم من خۆم زۆر ئیسفادی لێ ئەنجاری وایە کە کێشەی زۆر سترێس حەزم ئەمە ئەکەم زۆر ئیسفادی لێ. ئەویش ئێستا بۆ نمونە من ئەمە کاتژمێری لمینە شتێکی ئاوا بەکارهێنیت ئەگەر ئاوای لێ بکەیت ئەمە 1 سەعات 6 پلەکە بۆ نمونە ئەمە بەکارمێنە مۆبایل کورا شتێک ڕۆژی نیو کاتژمێر یان 1 کاتژمێر ئەگەر نەتوانین ڕۆژی لە هەفتەیەکە 2-3 جارێک هەر نەتوانین هەفتەی جارێک بیکە بڕۆ شوێنێکەوە دەنگ مەبیسە، بانگی کەس مەکە، گوێ لە هیچ مەگرە، هیچ شتێک بە تەواوەتی خۆ دابڕە لە هەموو دەنگ و شتێک باشە. پاڵەکەوی سەیری دار و درەختەکەی چینەوە وەڵا هیچ کاتێکم نیە کوردەتوانی خۆ بەیانی پێشکەشتێڵسی نیو سەعاتێمە بکەیت ئێوارانێکە شەوێکە عیبادەتەکەی چیەکەی نیو سەعات یان سەعاتێ جا سەعاتێ بێ زۆر زۆر باشتر بە تەواوەتی لە هەموو شتێکدا ببڕ گوێ بگرە مێشک واڵا بکە سەیرێکی بیر لە 1000 شتەکات. اینجا چی بکە بە شێوازی 4-4-6 هەناسە بدە. هەستم بەی ساحەتێکە خۆم ئێستا هەر بەوە 4 جا تا 4 بژمێرە هەناسە وەرگرە 4 بیهێڵەوە بە 6 تا 6 ژمێری تا 6 چرکە بیدەرەوە بۆ خۆ چەند جارێکەرم جۆرە هەناسە بکە بیر لە هەموو شتێک مێشکتا ڕوا با دەنگ نەبیسی با قسە نەکەی با هیچ سیرەکەیت گۆرە 5 دقە و 7 دقە و 12 دقە لێ بۆ بە چەند سەعات متمانە بکە دوای ماوەیەکتر دیتەوە ئەمەنە ئارانی ئەمەنە تەرکیزت هەیە ئەمەنە چڕ ئەبیتەوە زۆر زۆر یعنی زۆر زۆر بەڕاستێکی کاریگەرێکی زۆر زۆری هەیە ئەشتوان تاقیکەنەوە باشە 4-4-6 ئیتر وەرە گوێ لە هیچ بیر لە هیچ ینی بەس مێشکە ئەوواڵاکە هیچ مەڵێ هیچ قسەی مەکە مێشک 1000 قسەکە 1000 بیرەکاتەوە هەر وازی لێ بێن باشە سەیری شتێ بکە سەیری ئاسمانێکەکەی سەیری دارێکەکەی سەیری ئەوەکەی چارەکەی 20 دقە ڕۆی دواتر ئەتوانی لە ناخەوە یادی خوای گەورە بکەی زیکرێ بکەی الله ئەکبەرێک بە ئەسپایی ئەلحەمدولیلایە کە بیر لە نیعمەتکەرەوە بەس بەبێ دەنگ ئەمە زانایان و خواناسان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام شەو نوێژی کردووەمانی زۆر تاقی کردووەتەوە إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب دروستکردنی ئاسمان و زەوی شەو و ڕۆژ حەگامە هیچی نییە ئەمانە بەڵگەن نیشانن بۆ کەسانێک خاوەنی لبی عەقڵن كي الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم يعدي خواكن كاتك ألسن كاتك دانشن كاتك بالكون ويتفكرون في خلق السماوات والأرض بيركنا ولا دروس كني أسمان وزي عشان بيجي برضو هاي تنبونات عرزو عصب نظام نخوي شون ما مرس نيك سشتو بي هر خوي ورده انسجام دروسا كاميش كمان تيجي ورده تو پەیوەندی دروستەکەی بەس ئێمە هیچ لەو پرۆسە هەنی کێشەکە ئەوەیە هیچ تێگەی من بەبرەیەک مۆت کاکە بەس تۆ پۆستە هادێ بەرۆزەکەیت هاتوو ئەڕۆژدا هاتووە ڕۆژ دەیوت ئێوانە بڕێک کەمی کەرەوە ئەم شێوازی هەناسەدانش سوودی زۆر ئازیزانم بۆ ئەوەی مێشک چالاک بێتەوە هۆشتوان ئێوە زۆر شتێکتر لە ژیانە ئینشاڵڵا تاقیکەنەوە
بۆی ئەم بابەتە زیاتر بڕاتە پێشەوە ئینشاءالله. دەستەکانتان خۆش ئازیزانم. لە کۆتاییە من ڕێز و خۆشەویستیم هەیە، زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم بۆ کاتە بە نرخیداتان بە ئێمە. خی گەورنمونتان زۆر کا ئینشاءالله مێشکتان چالاک بێ، ئەم ڕۆژم بێریە بگەین بە دەوروبەر بە خۆلی چالاکردنەوەی مێشکیش گروپی نوێ دەست پێکات کە پێتان خۆش بۆتوان ناو تۆمارکەن و لە گەشتێکی زۆر زۆر باشە بە بەشداریکردن ئینشاءالله. دەستەکانتان خۆش بێ عەزیزانم. ئەگەر کەسێک لێرەیە فائیزە خان ئەگەر یاچی بەشدار بێ یان ئێوە بەڕێز پرسیارێکی هەیە شتێک من لە خزمەتیا بم. زۆر سپاس و جەزاکم الله خێرن. دەستە خۆش بەڕێزانم، زۆر سپاس. بزانم تام چەند کەسێک وەرگرم لە خزمەتانە بۆ ئێستا تەرکیزم سەر چاتەکان نامێنێت. مانی بەڕێزانی دەستیان بەرزەوە کردوێتەوە. یوسف سەفەر، کاک یوسف سەفەر. السلام عليكم. عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵا وبەرەکاتوه. بني باش مامۆستا. زۆر سپاس. سەلامەتی کاک یوسفیان فەرموو. مامۆستا بەس پرسیارەکەم لەسەر ئەوەیە کە چۆن بکەین هەمیشە یادگەمە بە بەهیزی بمێنێتەوە، چونکە من بۆ خۆم بەجاری کورسی یادگەم کردووە. هەندێک کات یادگەم باشە، هەندێک کاتیش یادگەم زۆر خراپن. ینی شتێک بڵێ کە بتانم جێبەجێ بکەم یادگەم هەمیشە باش بێت، ینی بەهێز بێت. کاک یوسفیان دەست خۆش بێ خوا سەبارەت بە ئەوەی مێشک و یادگەمان هەمیشە باش بێت. تەبعاً بەڕێزانم مێشک چالاک بوونەوە لە خزمەتانە باسم کرد و یادگە بەهێز بوون شتێکی ترە. مێشک چالاک بوونەوە لەگەڵ یادگە بەهێزیە شتێکی ترە. بۆی مێشکێک چالاک بێ ئەبێ یادیەکی باش و بەهێزی هەبێت. بۆی مێشکێک چالاک بێت نزیکی دەخاڵم باس کردووە ئەتوان ئەو شتانە زیاتر گرنگی پێ بدەن و ئیسفادەی لێ بکەن. مێشکی مرۆڤ وەکو هەر شتێکی تر پێویستە کەم و زیاد دەکات، بەرز و نزمە بێتەوە. باشە بەڕێزانم، ئەگەر مرۆڤێک پابند بێ بەوەی کە ڕۆژانە شتی نوێ فێر بێت و کتێب بخوێنێتەوە، شتی نوێ لەبەر بکات، کارامەی نوێ تاقی بکاتەوە، خەوی باشتر بکات، جوڵە وەرزشی باشتر کات، ئەم چەند شتە ئەبێتە هۆی ئەوەی کە چی بکات مێشکی لە باشیە بمێنێتەوە بەردەوام زیاد. خۆراکی مێشک فێربوونە و وەرگرتن و لەبەرکردنە. خۆراکی مێشک وەکو چۆن خۆراکی لاشەی من ئاو خواردنەوە شتانەیە، مێشکش فێربوونە. کەواتە کەسێک تاوەکو زیاتر فێر بێت، زیاتر شتی نوێ لەبەر کات ئەمانە بکات، مێشکی بەردەوام چالاک و باش و باشترە بێت، تەرکیزی باشترێ بێت، سەرنجی وەرگرتنی بەبیرهاتنەوەی پەیوەندی نێوان ئەمانە، کارامەیی نوێ ئەمانە وا کات مێشک بە چالاکی بهێڵێتەوە و بەهێزتر بێتەوە. سپاس مامۆستا. سپاس بۆ جەنابە کاک یوسفیان لە خزمەتە. هەنار یوسف فەرموو. سلام علیکم مامۆستا. سەرەتا سوپاس لەوەی کە کاتی خۆت بەمە پێشکەش کرد. مامۆستا ئەمن پۆلی 11 دەبمە 12 و دوو خولتان هەیە، هەردووکیان ئیتاڵاکردنەوەی مێشکیە، ئەوەی ئاستی یەکەم و ئاستی پێشکەوتوو، هەردووکیان بکەم ئەو هاوینەی ئەگەر پێڕاگەیشتم یان یەکێکیان بکەم. چالاکردنەوەی گشتی و پێشکەوتوو ئەڵەی بەڵێ دوتە تەلەبەی 11 وایە؟ بەڵێ. ڕاستیە پێش هەموو شتێک پێویستە بەوەیەکە چالاکردنەوە خوێنی و دواتر تۆ بڕۆتە بەشی ئامادەیەکەی، چکە چالاکردنەوەمان هەیە بەشی گشتی ئامادەیشمان هەیە. ئامادەیەکە بخوێنیت، دواتیش ئەگەر مەجالتەوە بڕۆتە پێشکەوتەکە زۆر سوودی لێبینی، تەنانەت بۆ ئەندامبوون لە ئەکادیمیا. دواتر تۆ ئەکرێ بێتە ئەندام لە ئەکادیمیا، پۆینت و خاڵ و هەلی دەرفەت و زیاتریشتانە بێت. بەس سەرەتا بێ گشتی بخوێنیت و بەشی ئامادەی کە زۆر گرنگە چۆنوانەکانە خوێنی، چۆن جێبەجێیەکەی چیەکەی چی ناکەی تا وزاری لەگەڵتان هەبن، اینجا دواتیش پێشکەوتوو ئینشاءالله. باشە سپاس. بەڕێزی سەرکەوتوو بیەخۆ.
گۆڕان اوکی. السلام عليكم مام صايغان. سلام ورحمة الله کاک گۆڕەنگیان. باش مام صايغان. ممنون زۆر سپاس برای مام صايغان يقبل ايش سافر مام صا. لەگەڵ تەنابتانە. مام صايغان. مام صا ببيو تجربيك هات مام صا كم صالة كدر زليتوا. بەڵێ باش تمرين شي مام صا تا استا. يعني حاجة كم بزان مام صا كبو جامع يسبادي لكن بيت له. بۆچیش ها بون التمرين جمعي بيتوا أنا تو خود لايك بون كامل لمين بباشتره. سمع مصا أود زۆر باسی ژمای پێچوانەکە تۆ خودی خۆی هەر حەزم کردوڵە مامۆستا کە ڕۆژانە بیکەین سپادێک زۆر هەبێت تەرکیز بێ مێشک و یادگە بێ هەرچەند جیاوازن شتەکان زام دەست خۆش بێخوا ڕاستەکەی بەڵام مێشک زۆر شتی هەیە تێگەی ئێستا بۆ نمونە ئەگەر من کەسێک بێت کەسی وا هەیە ئەگەر بێ بڵێت چی چاکەم ئەڵێم وەڵی بڕۆ لایانی دەرونی باشکە کەسێک دێت ئەڵێم چی چاکەم ئەڵە وەڵی خەو باشتر کەسێک دێ ئەڵێ چی ئەڵێم وەڵی خواردنەوەی باشکە کەسێک دێت ئەڵێ ئەمانەی باش وەڵی ئەڵێم خوێندنەوە زیاتر بکە کارامەیەکان خوێندنەوەکە لە خولی چالاکردنەوە ئەخوێنرێت مەسەڵەن چۆن خێراتر بخوێنیتەوە چۆن زۆرتر فێربی زانێری وەرگری ئەمان زۆر گرنگە فێربوون زۆر ئیسفادەی لەکەی کاک گۆڕەنگیان یعنی تۆ ئەگەر ڕۆژی چەند خولەکێکیش بوو خوێندنەوە بکەیت ئیسفادی زۆرە تێگەی ڕاهێنان جا نازانم تۆ بەشداری چالاکردنەوە کردووە ناڵا مامۆستا بەشداری هیچ کۆرسێکم نەکردووە بەس مامۆستا ئادەم ما کۆرسێک کردووە بۆ پۆلی دوانزەکان کوشی سەرکەوتوانە زۆر شتیانی ها باس کرد بۆمان کە دەربای تەرکیز و یادگە و سەرنج تەرکیز پێش هەموو شتێکە یعنی ئەوە هیچ بۆ مێش تەرکیز بۆنە کۆمەڵێک ڕێنمای و ڕاهێنانی کردووە ئەوانە ئیسفادی زۆر باشی هەیە بزانە کامی من نازانم بزەبت بۆ تۆ چییە تۆش نازانی بۆ من چی باشە یەکی بەڵام ژمارە زۆر ئیسفادەی لەکەی بەڵێ ژمارە زۆر ئیسفادەی لەکەی یان بۆ نمونە کتێبەکە یعنی دەیت بەس بۆ ئەوی سەرنج و تەرکیزە لەسەری بمێنێتەوە مەسەڵەن دەی وشەکانی ئەژمێری بە 5 بۆ نمونە ئەمە وشەیەەکە چمە وشەیەکی تر پەنجاوالەکەم چمە دانێکی تر ئاوا دانێکە گۆڕم ئاوا بەبێ خوێندنەوە بێدان بەس سەرنجە دەم و ئەگۆڕم بەس ئاوا ئیتر ئاوا ئەمانە سەرنج و ئاگای تێڵێتەوە توانای بینین تێڵێتەوە تەرکیزە باشترە کاتەوە بۆ نمونە ڕاهێنانی تر تەرکیزە توانی ئیسفادەی لێ بکەی مەسەڵەن وشەیەک پێچەوانەکەی بکەرەوە باشە بۆ نمونە گۆران ئەڵێ چی نارۆک پێچەوانەیەکەیتەوە ئەمە مێشکت ئەمێنێتەوە وشەکە هێڵێتەوە ئەمە ئەکات اینجا بیکە دوو وشە ئەگەر توانی بیکە سێ وشە شت جۆرا و جۆرە گرنگەوەی تۆ تەرکیز و هۆشیاریت بێڵیتەوە لانی دەرونیت چالاکەیتەوە شتی نوێ بخوێنیتەوە پشتوانی ئیسفادە لە خۆی چالاکردنەوە بکە شتی زۆرتیایە وەلە ئەو ڕێنمانی کە لە خولەکە خوێندوتە و ئێمەش سەفی ماوەس یخوا لە شوسەر مامۆستاگەم لەگەڵ جەنابتانە زۆر سپاس خوا لەگەڵ بێ خەڵ ڕێزانم ئازیزانم زۆر سپاسدانەکەم بۆ ئامادەبوونتان و ئەوەی کە بەیاختن بە بابەتەکەدا تاوەکو ئینشاڵڵا گوێبینار و وانە و کاتێکی تر من بەخواتان سپێرم ماتی خۆی گەورە خواتان لەگەڵ بە ڕێزانم زۆر خۆشحاڵ بووم